طبعا لە کەڤەری ئەو چاپتەرە تازەدا ئەمە مارمێلەخێکمان داناوە کە زۆر بە ئاسانی دەتوانێت بەسەر دیواردا بڕوە لەوانێ بڵێ جارانە نینۆکی پێوە بێ بەڵکۆ نینۆکی پێوە نییە وەکو بڵێن بە نینۆک بە دیواراندا بڕات کە زۆر جا هەتا دەتوانێت بەسەر شوشەشدا بڕە بە نینۆکەکانی نییە کە ئەو مارمێلەقە دەتوانێت بە سەر شوشەیەکی سافدا بڕە یاخۆ بە دیواردا بە ئاسانی ڕابکە بەڵکو ئەوانە ئەگەر چی ناوڕۆکی پەنجەکانیەوە سێ دەکەی ئەو پەنجانەی تەعەنۆ بە مایکرۆسکۆپێک دەتوانی لێی ورد بیەوە سێ دەکەی هەرچەند ورد و وردتر دەبیەوە بۆمان دەردەکەوێت کە لە ئەساسدا لاقی لە چەندین مو پێکاتوە ئەو موانێک کە لەسەر لاقی ئەو مارمێلەقە هەیە سێ دەکەی لە کۆتاییدا شەبەکەیەک لە تایبەتمەندی هەیە ئەو مۆ بچووکانە دەتوانێت بە ئەو تایبەتمەندی کە هەیەی بە دیوارەکە بنووسێ طبعا ئەو پێکەونووسانێکی دائیمی نییە وەکو بڵێن چەسپێک بە شتەکەەوە بنووسێ کە ئێمە هەوڵ دەدەین بۆیە ئەو وێنەشماندانە چکە ئەمە لە ئەساسدا دەمانەوێت ئەتۆمیک ستراکچەر بکەین ئایا تراکچەری ئەتۆم چەندە گرنگە و چۆن تەسیری هەیە لەسەر ئینترمیتالیک بۆندی واتە ئەو بەندە کیمیاییە کە مەسەرەن ئەتۆمەکان دەتوان پێکەوە بلکێنن چەند گرنگی هەیە لەسەر ئەساسی ئەو شتەکە دۆزیوانەتە لە لاقی مارمێلەقەکدا توانیانە مەجموعەیەک لەزگە و مەجموعە شتێکی تەکنۆلۆژیای ئاستبەرز دروست بکەن و ئینشەڵا محاولە دەکەین کە لە سلایدەکانی داهاتوو بۆمان دەردەکەوێت کە ئەوە نوعەک بەند دروست دەکات پێ دەکرێت ڤان دەر واڵز طبعا بەنای خاوەنەکەی کرا ئەو فۆرسا هێزێکی زەعیفە بەس چونکە مووەکان ئەوەندە زۆرن لەسەر لاقی چێ دەکەیت بە تێکرا دەتوان بارستایی ئەو مارمێلەقە تحمل بکەن و بە دیوارەکەەوە جێگیری بکەن ئێمە لە ئەو محاضرەدا محاول دەکەین مقدمەیەک لەسەر ئەو بابەتە باس بکەین ئەتۆمیک ستراکچەر باس بکەین محاولە دەکەین ئێلکترۆن ئین ئەتۆم واتە ئێلکترۆنەکان چۆن دەتوانن لە ئەتۆمەکاندا ڕیزبەند بن وەروە پێریۆدیک تێبڵ کە بابەتێکی زۆر گرنگە بەداخەوە ئێمە وەکو فیزیک کەمتر هاتوونە بەرە و خشتەی خولی زۆرتر وامانزانێت کە ئەو خشتەی خولیە پەیوەندیدارە بە جەماعەتی کیمیاوە هەرچەند ڕاستەکە ئەوان زۆر بەکاردێن بەس لە ڕاستیشدا ئێمە پێویستە وەکو فیزیاش احتیمام بەو تێبڵە بدەین چکە زۆرێک لە عنسورانە کە تێدایە ئێمەش وەکو ماتریال ساینس بەکاردێنین لەوانێ مەسەل جەماعەتێکە لە سیمیکۆنداکتەریش دەکەن مەجموعەیەک ئێلێمنت ئیش لەسەر بکەن ئەوانە کە لە میتالۆرجی ئیش دەکەن مەجموعەیەک کە ئیش پێ بکەن جەماعەتی کیمیا لەوانەیە مەسەلەن لە زۆربەی مادەکان کۆڵنەوە بەس ئێمە فیزیایش ئیشمان بە زۆرێک لە مادەکان هەر دەبێت بۆیە بابەتێکی زۆر گرنگی ئینشەڵا محاولە دەکەین باسی بکەین ئەو چەند بەندە جیاوازی کە لە ئەتۆمدا دەتوانێت دروست بێ و ئەتۆمەکان پێکەوە بلیکێنن بۆی کە مۆلیکولێک دروست بکە ئینشەڵا باسان دەکەین وارووا لە کۆتاییدا مۆلیکول بەسەرعی ڕوون دەکەینەوە طبعا ئەتۆمیک ستراکچەر بۆ ئەمە دەیخوێنین یەکێک لە گرنگەکانی ئەوەیە کە پێکەوەلەکانی ئەتۆمەکان دەتوانن جۆری مادەیەکی جیاواز و پرۆپێرتێکی جیاوازمان بداتێت بۆ ئەگەر لەو وێناندا سێری بکەن هەر هەموو ئەو وێنانە کە ئەمە لێردا هێنامانە هەر هەمی کاربۆن واگەداریدا کاربۆنە کە لێرە ئاماژەمان پێکردووە کاربۆنە کە لە 6 دانە ئەلکترۆن لە 6 دانە پرۆتۆن پێکاتوە وەلانە چەند ئازۆتۆپێکشی هەبێ واتە چەند نیوترۆنێکی جیاوازی لە ناوناوەکدا جێگرت بێ بەس لە کۆی گشتیدا 6 دانە ئەلکترۆن و 6 دانە پرۆتۆنی لە ناوکەکەیدا هەیە چە دەکەی ئەو کاربۆنانە کە یەکتریان گرتووە بن لەو حاڵەتی ئێرەدا لە چوار لاوەتوانویەتی بۆن دروست بکە بەهۆی ئەو بەندە چوارەیە کە دروستی کردووە سێ دەکەی شتێکی زۆر گرانبەها بە ناوی دایەمۆند واتە ئەڵماسی بۆ دروستکردنە و خۆتان دەزانن ئەڵماس زۆر مادەیەکی ڕق زۆر مادەیەکی بۆ گەیاندنی کارەبا ڕێزستیڤیتەکەی زۆر بەرزە هەر وەک لێردا دەبینە مەسەڵ نووسرا دەتوان 11 بۆ دەتوان 18 ئۆهم میتر واتە ئەگە 1 مەتر لە مادەی ئەڵماسمان هەبێ بەرگریەکەی دەکاتە دەتوان 18 ئۆهم کە بەرگریێکی گەلێک زۆرە بەڕاستی سەرەکە هەر ئەو مادە کاربۆنەیە کە پێکەوە سێ دەکەی پێشتر ئەوەی باسکەن گرافین باسکەن سێ دەکەی لە سێ لاوە ئەو جاراتۆ لە سێ لاوە بۆندی دروست کردا تەمەنە ئەو بۆندانە هەر هەمووشی کۆڤالنتە ئاگدار بن کۆڤالنت کە ئینشەڵا لە سلایدەکانی داهاتوو دەیبینین کۆڤالنت بۆند یەک بۆندی تایبەتیان دروست کرد بە سێ دەکەی لە ستراکچەردا لە کۆی گشتیشدا زۆر مادەیەکی جیاوازمان دەداتێت گرافین تەوان مادەیەکە لە شێوەی شەبەکەیەک وایە وەکو لە سەفحەیەک وایە کە تەنها یەک لێرە ئەنگۆ حسابی ئەوەی بکەن مادەیە کە یەک لێر بێ
دەبێت چەند تەنێک بێت یەک لێرە و مادەیەکی دروستکرد بە ناوی گرافین سەرەکە لێرەدا تەکنۆلۆژیا لەسەر ئەو مادەیە پێکێنراوە هەر ئەو لێرەیە کە پێکەوە چەند لێرە کە لەسەرێک دانراوە و بە بەندێکی زۆر زەعیف بە بەندێکی زۆر زەعیف پێکەوە لکێنراوە و بۆن ئەو نوک قەڵەمەیان بۆمە دروستکردە زۆر بە ئاسانی دەتوانین بەدادەرێک قەڵەمەکەمان دابدەین بۆ چکە لەبەرەوەی کە بەندەکە زۆر زۆر لاوازە ئەگە بێت نوکە قەڵەمەکەمان لە ئەڵماس دروستکرابە بێگومان نەمانتوانی بەدادەرێکی ئاسایی دای بدەین بۆ چکە بەندەکەی زۆر زۆر جیاوازترە لەو بەندە زەعیفێکە لە بینی ئەو لێرانە هەیە سەدەکە هەر ئەو کاربۆنەیە جارەکە شەبەکەیەکی دروست کردو هەر لە سێ لاوە بەندە ڤاڵەنت بۆندی دروست کردووە بە سەدەکەی ئەو جارە شێوەکە لە شێوەی تیوب دەچێت وە سەدەکەی تەکنۆلۆژیاش لە بەکاردێ وازەم حاضرە ڕابردوش باسم کرد کە کاربۆن نانۆتیوب تەکنۆلۆژیاکە بڵێن لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتەکان بەرهەم دێنرێ لەلایەن تۆبی و لەلایەن تەکنۆلۆژیادا بەکارهێنانی زۆر زۆرە و زۆر مادێکی گرانبەهاشە یعنی ئێستا ئەگە بتێت لە ئینتەرنێت بۆ خۆتان تەعقیب بکەن ئەگە 1 گرام لە کاربۆن نانۆتیوب سینگل لێر کاربۆن نانۆتیوب لێ کۆڵنە بزانە ئایا بەچەندە تقریبا من ئەوە دێکە بزانم 1 گرامی نزیکی $25 دەکەوێت کە $25 گەلێک زۆرە لەوانە ئێستا 5 گرام لە زێر نزیک $300 بێ کە 5 گرام لە کاربۆن نانۆتیوبیش تقریبا نزیکی 125 بۆ $150 دەکەواتە نیوەی سعری زێڕی هەیە کاتە بابەتێکی گرنگە لە کاتێکیشدا تەنها لە چی دروستکراوە لە کاربۆن پێکاتوە هەرو کاربۆنێک کە توانێتی ئەڵماسێک دروستکە کە سعرەکەی بەڕاستی زۆر زۆر زیاترە لەوەی کە مەسەڵ مادەکانی تکە پێ دروستکراوە و هەروەها سەدەکەی ئەوە لە سەدەی ڕابردوو دۆزرایەوە سەدەکەی تۆپێکی دروست کردو کە لە 6 دانە ئەتۆمی کاربۆن پێکاتوە ئەو بەکاردێنرێ لە زۆر لە ئەپلیکیشنەکان و لە بابەتە توبیەکانیژە کاتە بمان دەرکەوت کە ئەو بەندێکە ئەتۆمەکان دروستی دەکەن سەدەکەی ئەپلیکیشنێکی جیاوازمان دەداتێت لەسەر ئەساسی ئەوەی کە فیزیکال پرۆپەرتی مادەکە بە تەواوی دەگۆڕێت ئێمە لە بەشی دووەمی محاضەرەکەمان دەباسی ئەتۆمیک ستراکچەر دەکەین طبعاً لە ئەتۆمدا ئەگەر تێبینتان کردبێ ئەتۆم پێکاتوە لە ناوکەک و ئەو ئێلکترۆنانەی کە بە دەوردای دەسوڕێتەوە طبعاً لە ناوکیشدا ئێمە چمان هەیە هەم پرۆتۆنمان هەیە هەم نیوترۆنمان هەیە طبعاً ئێوە لە بابەتی نەوەویدا زیاتر ئیشتان بە ناوک دەبێت ناوک چۆناچۆن و لە چ پێکاتوە و چۆن دەڵێن دیکەی دەکا ئەسنجارە نیوترۆن دیکەی دەکا دەبێتە پرۆتۆن بە پێچەوانەوە دەبێتەوە نیوترۆن و بە هەمان شێوە ئێوە زیاتر لەوێدا لێکۆڵنەوە لەسەر ناوک دەکەن بەزەمە ئیشمان لە مەتریال ساینس کەمتر بە ناو دەبێت زیاتر ئیشمان بە ئێلکترۆنە و هەموو ئێلکترۆنێکی نابووە ئاگاداریتان چکە ئێمە ئێلکترۆنمان هەیە کە پێدەوترێت کۆڕە ئێلکترۆن ئەو ئێلکترۆنێک کە لە ناوک نزیکن ئەو ئێلکترۆنانێک کە لە بەرگی ئەتۆمەکەەوە نزیکن کە ئەوان زیاتر ئێمە ئیشمان پێ چکە ئەوان دەتوانن بە دروستکردنی چەند بەندێکی جیاواز پرۆپەرتی مادەکەمان بۆ بووە لێرە لینکەکەم دانا ئێستا ئینشاڵڵا دەچین ناو لینکەشەوە چەندین مواصفاتی جیاوازی ئەتۆمەکانمان دەداتێت بە شێوەیەکی گشتی ئەتۆم لە پرۆتۆن پێکاتوە و ژمارەی پرۆتۆنەکان پێدەوترێت ئەتۆمیک نمبەر و بە زێدیش پێما دەکرێت و دووەم شت نیوترۆن نمبەرە واتە ژمارە ئەو نیوترۆنانێک کە لە ناوکدا بە ئێن دیاری دەکرێت و شتێکمان بزانێت کە ئەتۆمیک وێیتمان هەیە ئەتۆمیک ماسشمان هەیە ئەو دوانە جیاوازن لە سلایدەکانی داهاتووشدا بۆمان دەرکەوێت چییە کە لە پێویدی تێبڵەکەشدا ئەگە سێریکەین ئەو لینکەم بۆ دانانچکە بەڕاستی ئەو هونە زۆر زۆر گرنگە زۆربەی مواصفاتەکانشی تێدا ئاماژە پێکردنی ئەتۆمەکان ئەگە سێرێک بە کلیککردن لەسەر هەرێکە لەوانە دەتوانن مواصفاتەکان لێردا ببین چ لەلایەن پرۆپەرتەکانیوە تایبەتمەندەکانی ئەو مادەیەوە ئەسەن دێنستی تدا هاردنەسەکە تدا و کۆڵە مواصفاتی دیکەی تدا وارووا لەلایەن ئەلکترۆنیەوە ئەلکترۆنەکان چۆناچۆن ڕزبەندیان کردەوە و هەروە ئۆربیتاڵەکەشمان نیشان دەدا ژمارەی ئایزۆتۆپەکانمان نیشان دەدا بۆ بە کلیککردن لەسەر هەرێکە لەوانە کۆمەڵک لە ئایزۆتۆپمان نیشان دەدا کە ئینشاڵڵا لە سلایدەکانی داهاتوو ئاماژان پێ دەکەین ئەوە کۆمپاوندەکان وارووا ڕزبەندەکەشمان بە شێوەیەکی ئەوە پیشان دەدا ئەوەی کە لە هەرێکە لەو ئەتۆماندا دەیبینین ئەوەیە کە ژمارە بۆ نەگەر هایدرۆجەن بە نمونە بێنەوە ئەلێرە ژمارەی ئەو ژمارەی کە نووسراوە ژمارەی ئەتۆمیک نمبەرە واتە ژمارەی
ژمارەی ئەو پرۆتۆنانی کە لە ناو ناوکەکەیدا هەیە دەرەکە لە هەموو ئەتۆمەکاندا بە هەمان شێوەیە مثلا بۆمە لە هێلیۆمیشدا بە هەمان شێوەیە کە دوو پرۆتۆندا مەرز نییە کە ئەمە مادەم دوو پرۆتۆنمانەوەی حتمما دوو ئلکترۆنیشمان هەبێت لە ناو بەرگەکەیدا ئەو دوو ئاماژە ناکە بە ئلکترۆن چکە زۆر جار دەتوانین ئێمە ئەو مادانەمان بە شێوەی ئایۆنیش هەبێت کە ئایۆن بێ واتە دەتوانێت هەم ئلکترۆنی زیادە وەرگێ هەم دەتوانێت ئلکترۆنیش لە دەست بدە بەزەوەی کە سابتە بۆمان ئەوەی کە پرۆتۆنەکان حتمما دەبێت سابت بێت ژمارەی نیوترۆنەکانش بۆ ئاگاداریتان سابت نییە بۆ چکە هەروەک لە ئەوکەیدا دیتمان ئایزۆتۆپەکان لەوانەیە هەرێکە لەوانە چەندین ئایزۆتۆپی هەبێت واتە لە ژمارەی نیوترۆنەکان جیاواز بن بۆیەش مادەکان تەنها لە ڕووی ژمارەی پرۆتۆنەکان و جیا دەکرێن و نە لە ڕووی ئلکترۆنیان لە ژمارەی نیوترۆنەکان سیمبولەکەی لێردا ئاماژە پێ دەکرێت و هەروە ناوەکەی دەنووسێ و ئەوکە لە خوارەوە باز دەکرێت بریتە لە atomic weight طبعا atomic weight بریتە لە average weight of atom طبعا ئەگەر لاوانە بڵێن ئەڤەرێجەکەی چییە atomic mass ئەوەی کە بارستەی ئەتۆمەکەیە بەسەر پێم گوتن هەر ئەتۆمێک لەوانەیە ژمارەی نیوترۆنەکانی جیاواز بێت طبعا نیوترۆن بخۆ قورسایەتێک دروست دەکات لە ئەتۆمەکەدا واتە ئەگەر بۆن لە کاربۆنێک بێنی کاربۆنێک 6 نیوترۆن تێدا بێ زۆر فەرقی هەیە لەوەی کە کاربۆنێک 7 نیوترۆن تێدا بێ بێگومان قورسترە جا بۆ ئێمە کە مادەیەکی و کاربۆن یا مادەیەک لە هاوشێوی بەکاردێنین ئێمە دەبێت لە تەبیعەتدا بزانین کە ئەو کاربۆنە بە ڕێژەی چەند لەو کاربۆنە لەوانەیە شەشدا نیوترۆن هەبێ سەتا چەندی مەسەڵەن لەوانەیە ئایزۆتۆپەکەی دیکە بێ بۆی ئەمە دەچین معدەلێک لە ئەو کاربۆنانی کە لە تەبیعەتدا هەیە بەدەستی دێنین وەرکۆتایشدا دەنووسین ئاتۆمیک وێیت و هەروە تێبینیش دەکەن لێرەدا لە ئاسنیان لە خود لە هەموو ئێلمنتەکانی دیکە لە پێرودێک تێبڵدا ئاماژە پێکراوە ئەو ژمارێکە لێرە نووسراوە ئەو بریتی لە ئەڤەرێجی ئاتۆمیک ماسی ئەو مادەیە وەروە ئایزۆتۆپیش ئێوە بێگومان لەوانە لە نیوکلێر فیزیکسدا خوێندتە ئایزۆتۆپ بریتە لەو خانەوادەی کە هەر هەمویان یەک نازناویانەیە هەر هەمویان مەسەڵەن پێیان دەوترێت کاربۆن بەس لە کاتێکدا چۆندڵی ژمارە پرۆتۆنەکانیان سابتە بەس نیوترۆنەکانیان جیاوازە واشتە کەشمانەیە لە ئەوەیدا پێ دەوترێت ئەتۆمیک ماس یونیت ئەتۆمیک ماس یونیت ژمارەی ئەو پرۆتۆن نیوترۆنانی کە لەناو ئەتۆمە دەست دەکەوێت چەند دانەیە ژمارەکەی دەنووسین و واتە وحدەیەک کە هەمانە بەکاردێنی پێ دەوترێت ئەتۆمیک ماس یونیت و زۆرجار ئەتۆمیک ماس یونیتیش دەتوانین بگۆڕین بۆ گرام بۆ ئاگاداریتە یەک دانە گرام لە مۆڵێکدا بریتێ لە بۆنە لە مادەیەکی وەکو ئاسندا لە 55.85 ئەتۆمیک ماس یونیت پێکاتوە دەتوانێت 55.85 گرام لە مۆڵێکدا کۆی بکەینەوە طبعا ئێمە ژمارەیەکمانە پێ دەوترێت ئەڤۆگادرۆ ئەوەن عەدەدە لە هەر مادەیەک مەسەڵەن ئیتر مادەکەمان ئەگەر لە ئەتۆم پێکات پێ ئەتۆمەکانی ئەو مادە ئەگەر لە مۆلیکول پێکات پێ ئەوەندە مۆلیکولە لە مادەکە ئەگەر بگاتەوە پێ دەوترێت یەک مۆڵ لەو مادەیە بە هەمان شێوە لە ماتیریالسانجدا زۆرجار بە ژمارە ئیش دەکەین بەڵێ مەسەڵەن یەک مۆڵ لە مادەیەک ئەوەندە گەرمی دەتوانێت ئەبسۆر بکات یاخود یەک مۆڵ لە مادەیەک دەتوانێت لە ماوەیەکی ئەوەندەدا ئێڤاپۆرێت بکات واتە بەهەڵم بێت بۆیە ژمارەی ئینتیتیەکان واتە پێکاتەکەی مادەمان لەلا گرنگە بۆی باز دەکەین دەڵێن مۆڵ مۆڵژ ئاسان دەبینێتەوە چکە ئێمە ئەتۆمیک وێیتمان هەیە ئەتۆمیک وێیت کە لەناو پێرودیک تێبڵدا ئاماژەم پێ لێرەدا مادام ئەمە ئەتۆمیک وێیتمانەوەی کەواتە بە ئاسانی دەتوانین بزانین کە چەند گرام لەو مادەیە دەبێتە یەک مۆڵ وانە بێ ئەمە بۆ خۆمان بڵێن وەڵاجا دەچندی ژمێرین دەتوان 23 گەلێک زۆرەوە نە مەسەڵەن بۆ مادەیەک وەکو بۆڕۆن یا کاربۆن بێنی وڵای دەمە یەک مۆڵ جیا بکەنەوە طبعا یەک مۆڵ خۆ بەدەست جیا ناکرێتەوە بەڵکو بە حاسبەیەک دێنی دەڵێ مادام کاربۆنێک لە ئەتۆمیک وێیتەکەی بریتی بێت لە 12.011 کاتە دەتوانی بە ئاسانی بۆ دەرکەیکە ئەوەندە گرامە لە مادەیەک پێکاتۆ لە یەک مۆڵ مەسەڵەن بۆ لە کاربۆندا هەر 12 گرامێک بریتە یەک لە مۆڵ بۆیە مۆڵ بابەتێکی گرنگە بۆیش لێرەدا ئاماژە پێ کردووە وەروە ئەو پێرودیک تێبڵش زۆر گرنگە چکە دەتوانن مەسەڵەن بۆ پرۆپێرتەکانی ببینن بۆنە لێرەدا گەست تێبینی بکەی مەسەڵەن لە جەماعەتێک لە کۆڵم یەکەمدا سێ دەکەی هەر هەمویان سێرێکی لە ئێس پێکاتەوە ئەوە لە ئێسوان
ئەو لە S2 تەمانێ لێ بردراوە بەناو بخۆی وەکو تۆپە گوایە دەردەکەوێت سەدەکە هەرەمیان ئۆربیتاڵەکان ئێستا دروستە ئۆربیتاڵەکان زیاد دەکەم مەسەن S1 S2 بە هەمان شێوەکو پیازە گوایەکە چەندین بەرگی دیکە بەسەدا دەکرێت بە هەمان شێ ئەوەش هەم ئێستا ئەگە سێرێکی ئەوانش ئێسن ئەو جەماعەتە لە ناو گروپی یەکەم و دووەمدایە هەر هەموو بەرگەکانان لە S پێکاتوە ئەو گروپانێکە لێرە دەست پێ دەکەن ئەوانە پیان هەیە ئەگە سێرێکە هەر هەمی لە پی پێکاتوە هەرچەند بە ئەو پێدا بڕۆنە خوارە لەوانێ ئۆربیتاڵەکان گەورەتر دەکەون بەس ئەو لە ناو خۆشی دەکەن پیەکان تێدا شادراوە کە لەگەڵ ئەو ئێستانێکی تێدایە بۆی جوان دەرناکەوێت مثلا لە مادەیەکی وەکو ئەوەدا سەردەکەی ئەوە لە ناو خۆشیدا چەندین ئۆربیتال دیکەیتدا و بە هەمان شێوە ئەوانەی کە لێرەدانە کە لە ئۆربیتاڵی دی پێکاتوونە سەردەکەی بە هەمان شێوە دەتوانین سێرکەین کە ئۆربیتاڵەکانی وەکو یەکە هاوشێوەی یەکە و بەس چێ لەوانەیە یەکێکیان تەنها یەک ئۆربیتاڵێ بچکە لە بەرگی یەکەمدا ئەوی دیکە لە بەرگی دووەمە بە هەمان شێوە و ئەوانی کە لێرەشدانە بە هەمان شێوە سێردەکەی لە شوازەیە لەوانە بڵێ ئەوە کۆ ئەتۆم وەمان زانێت کە ئەتۆم شتێکی خڕە وایە تا ئێستا زانێت کە ئەتۆم شتێکی خڕەوە نیە ئێستا بە شێوەی گشتی ئەگە مەسەن باسی فیزیا دەکرێت ئەتۆمێکی ئا دەردەخرێەوە نیە فیزیا دەرکەوتوە کە ناوکە نیشان دەدەن و ئلکترۆناتێکە وەکو چۆن زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە بۆ شوازە ئلکترۆنەکانش بە دەوری ناودا دەسوڕن لە ڕاستیدا وان نییە لە ڕاستیدا ئێمە بەپێی کوانتەم میکانیکە دراسەمان کردووە ئلکترۆن تەنها لە بەرگی ئێزدانە بێ لە ئێزدانە بکە لێردا نیشانمدا بە شێوەی چۆن دەڵێن سەرکولار دەسوورێتە تقریباً شێوەیەکی وەکو تۆپی هەیە لەوانی دیکە داوان نییە ستا بۆ لێر دەسێ دەکەی کە لە پیت پێکاتوە سەدەکە لەو شوازە دەردەکەوێت کە زۆر جیاوازە واتە ئلکترۆن لە ڕاستیدا لەو شێوەیەکی ئێستا لێردا دەبینی تەنها لەسەر ئەو سەدحە دەتوانێت بێت و بچە بە دەوری ئەتۆمەکەدا لە مادەیەکی وەکو سریۆم چەندانە ئایزۆتۆپێکیان هەڵبژاردە مەسەن بۆنە سریۆمی مەسەن 136 138 140 142 واروە تقریبا ئەمەدا ئایزۆتۆپیان هێناوەتەوە سەدەکە هەرێکە لەو ئایزۆتۆپانە ڕێژەکەی جیاوازە واتە گەبێنە فودانەیەکمانە فڕیکەن لەو مادەیە یان یەک مۆڵ بێنی لەو مادەیە مۆڵەکە باسم کرد کە بریتێ لە ژمارەی ئەڤەگادرۆ ئەگە یەک مۆڵ لە سریۆم بێنین تقریبا 0.185 لە سەدای ئەو ئایزۆتۆپەیە بەسێ دەکەن 88.450 لە ئایزۆتۆپی 140 پێکاتوە دەگەین ومەسەن 111 لە ئایزۆتۆپی 140 پێکاتوە و ئایزۆتۆپەکانی دیکەش هەیە بەس چکە ئەوانە سابت نینە زۆر بە ئاسانی دیکەی دەکەن واتە لە تەبیعەتدا نامێننەوە زۆر بە سەریعی چ دەکەن نامێنەوە بۆیە لێردا ئاماژە پێ نەکەوت ئەگە سێرێکە لێرە لە 136ەوە 137 دانێ 138 بۆدا 140 بۆدا 142 سێدەکە لەو بێندا مەجموعێک لە ئایزۆتۆپ دیارنینە لە ڕاستیدا هەیە لە چونکە زوو دیکەی دەکەن دەگۆڕن بۆ مادەی دیکە بۆی لێردا ئاماژە پێ نەکراوە و لە تەبیعەتیشدا ڕێژەکان بریتێ لە سفر ئەگە بێنین ئەتۆمیک وێیت ببینەوە توانە یەکەم جا چ دەکەین جەدوەلێکی جوان دروست دەکەین دەڵێن ژمارەی ئایزۆتۆپەکان لێر دەنووسین پاشان ڕێژەکان دەنووسین مەسەن بۆم لە سیزیۆمی 136 ڕێژەی لە سەدایەکە چەند بوو 0.185 و بە هەمان شێوە بۆی کە ئەو داتایەکە لەناو ئێرەدایە بیێنین لە خشتێکدا جای بکەنەوە بۆی کە لەناو معادلەیەکی باوین و بە ئاسانی حەلیکەین واروە ئەتۆمیک وێیتەکەیان دەنووسینەوە کە بە ئەتۆمیک ماس یونیت ئاماژ پێکراوە و پاشان ئێمە چمانەیە هاوکێشەیەکمانێ بۆ هاوکێشەیە دەتوانین ئەڤەرێج ئەتۆمیک وێیتەکە ببینەوە واتە معدلی ئەتۆمیک وێیت بۆ کۆی گشتی ئەو ئێلمنتە بدۆزینەوە ئەگە لێردا سێری بکەین لێردا سیگمایەکمانێ سیگما ئاماژەی بە سمێشن یعنی چی؟ کۆکراوەی هەمووەکان بالضبط يعني بۆن ئەگەر لێرە ئێکسمانە بێ یەکتان دەبێت بە x1 کۆ x2 و بە هەمان شێوە واتە لێرە چەند دانەمانە بێ ئێستاوە ئایا ئاماژەی بە ژمارەیەکی دیاریکراو لە ئێلمنت مەسەن بۆ منە لێرەدا ئەمە چمانەیە فرێکشنمانەیە فرێکشن واتە ئەو ڕێژەیە طبعا ئەو ڕێژە بریتێ لە f
و ئەو ئەتۆمیک وێتیشمان کە لێرەدا بە ئەی نیشاندرا بریتە لەو ژمارانە. واتە ئێمە چ دەکەین؟ ئەو ژمارە جاران ئەوە دەکەین کۆ، ئەو ژمارە جاران ئەوە دەکەین کۆ، ئەو ژمارە جاران ئەوەی دەکەین کۆ، ئەو ژمارە جاران ئەوەی دەکەین یەکسانە بە ئەو قیمەتێکە بە حاسبێ دەستمان دەکەوێت. بۆ شتێکی لەو شێوازە کە ڕقەمەکە دادێنینەوە لە کۆتایی دەستێ دەکەین چمان دەست دەکەوێت 140.115 AMU واتە ئەتۆمیک ماس یونیت. ئەگەر لێرە سێریکەین لێرەدا ئاماژە پێکراوە 140.12 وایە ئێمە سمان دۆزێتەوە 140. طبعا 12 چی ئێستا ئەو پێنجە بە خۆ دەزانێت ئەگە ئەو پێنجە تەرەکەین لێرە چبێ ئەوە دەبێت وایە کاتە ڕقەمەکە زۆر بە ئاسانی دۆزیمانەوە. هەرچەند لێرەدا هەرێکە لەوانە ئەتۆمیک وێتێکی خۆیە، هەرێکە لەو ئازۆتۆپانە ئەتۆمیک وێتێکی خۆیان هەیە کە ئاماژەیان پێکراوە لێرەدا 135 و 137 و ئەوانە بەسێ دەکەی کۆی گشتی واتە ئەگە یەک مۆڵ لەو مادەی بێنی یەک مۆڵ لەو مادەی بێنی بە شێوەیەکی معەدەل بارستایەکە دەکات چەند 140.115 AMU واتە ئێمە دەتوانین 140 گرام 140 گرام ئەگە لەو مادەی بێنین بریتە لە یەک مۆڵ. طبعا ئێستا مادەیەش ئەگە وەکو کاربۆن مەسەڵەن لێرەدا ئاماژەم پێ کردووە هەمان هاوچێشە بۆ بەکاربێنەوە. هاوچێشەیەکە لە ئێگزامپڵی ڕابردوو دیتمان ئەو کاربۆنە گەسێرێکی 1 و 2 3 و 4 و 5 و مەجموعەیەک لەوانە ئەگە سێرانکەی بەسەرێکە لەوانە گەسێریکەی لێرەدا ئاماژە بە ئەباوندانسەکەی کردو. ئەباونداس زانی چی؟ واتە ڕێژەی بەربڵاوی ئەو کاربۆنە. بۆ نێستا کاربۆنێک کە بخۆی لە 6 پرۆتۆن پێکاتوە ئەگەر ژمارەی مەسەڵەن بۆ ژمارەی نیوترۆنەکانی بگاتە 2 دانە ئەگە سێری ئەباوندانسەکە بکەی سفرە واتە هیچ کاربۆنێک نابینیەوە لە تەبیعەتدا بە شێوەیەکی تەبیعی کە تەنها 2 نیوترۆن لە ناو ناوکەکەیدا هەبێت کاتەوە مادەمە ئەو بەشە تەرک دەبێت لە حساباتمدا. ئەگە بێنم ئەگە سێ دانە نیوترۆنمانە بێت سێدەکە بە هەمان شێوە ئەباوندانسەکە هەر سفرە. مەسەڵەن بۆ لێرەدا 198 ئەو کاربۆنێکە لە تەبیعەتدایە واتە ئەگە مۆڵێک لە کاربۆن بێنی مۆڵێک لە کاربۆن بێنی 198.89 کاربۆنەکان 6 دانە نیوترۆن لە ناو ناوکەکەیدا هەیە. طبعا هەر هەمووشیان 6 دانە پرۆتۆن هەیە بە 198.89 ئەو کاربۆنانێکە لەناو ئەو یەک مۆڵەدا هەیە ئازۆتۆپەکەی بریتە لە ئازۆتۆپی کاربۆن 12 و بەمان شێوە سێدەکە لە ئەوان دیکەشدا هەیە سفرە هەشە ڕێژەیەکی دیاریکرای هەیە. ئەگە بێ کۆی بکەوە هەر هەمویان تەنها 2 ڕقەمەت هەیە ئەگە تەنها ئەو 2 ڕقەمە کۆ بکەوە لە کۆی گشتی لە ئەنجامدا چمان دەست دەکەوێت لە ئەنجامدا ئێمە ئەو ڕقەممان دەست دەکەی کە لە خوارەوە 12.0 دانێستا لە کاربۆنەکە تەنها 2 دانە تێرمانە بێستا لێردا 1 و 2 3 و 4 تێرمان هەیە وەنیە بەس لە کاربۆندا چکە ئایندەکە هەموو سفرە سفر جاران هەر ژمارەیەکە سفر دەکات بۆیە دروستە ئایزۆتۆپەکانی زۆرە گە کلیکەکەی کۆڵێک ئایزۆتۆپت دەداتەوە بەزەو ئایزۆتۆپانی زۆربیان سفرە گە سێری ئێرەکەی هەلێر نووسرا ئەباوندانس واتە ڕێژەی بەربڵاوی مادام سفرەکەواتە تەرک دەبێت ئەو تێرمە تێدا نابێ واتە تەنها 2 دانە تێرمان دەبێت لە کاربۆندا کە ڕێژەکەی جاران وەیتەکە دەکرێت وە کۆ دەکرێتەوە لەگەڵ بڕگەکەی دووەم کۆی گشتیدا ئەو ژمارەمان دەداتێکە کە لە ئەتۆمێکی ئاسایی دەدەمانداتێت. پرۆبلەمەکانی کۆتایی ئەو بەشە واتە فەسلی دووەم 2.2 2.3 لەگەڵ 2.4 گرنگن لەوانەگە سێری کتابەکە بکەن طبعا پرۆبلەمەکان مەجموعەیەکەن ئەو کتابێکە پێم بتونە داونلۆد دیکەن لە ناوەکەدا ژمارەیان زۆرە بە زەمن هەموو ژمارەکەم داخڵ نەکردووە تەنها ئەو ژماران نەبێت کە لێردا ئاماژم پێ کردووە بۆنە لێر کە نووسینە 2.2 ئەگە بگەڕێنە سەرێرە 2.2 بە هەمان شێوە وەکو ئێگزامپڵێکی حەلم کرد بۆ سیلیکۆن ئەوجار هاتووە ئایزۆتۆپەکانی سیلیکۆنی داوە و ئەباوندانسەکەشی داوە بە سوودوەرگرتن لە مەعادلەکە دەتوان چکەن حەلیکە و بە هەمان شێوە 2.3 بە هەمان شێوە بۆ زینکی داوە و لێردا بۆ ئیندیۆمی داوە و بە هەمان شێوە دەتوان ئەوانە زۆر بە ئاسانی حەلکەن. ئەگەر سێری ئێلکترۆن بکەین لە ناو گەردەکدا گەردی لێکدا عفو مەجموعەیەک لەو ئێلکترۆنانە کە هەمووشیان تەمان بە دەوری ناودا دەسوڕێنەوە و زۆری سوڕانەوە کۆژۆک و باسم کرد
لەسەر ئۆربیتاڵەکانە تێدەگەن ئۆربیتاڵەکان ئەو خولگانن کە حتمما دەبێت سفریکاڵ بێ لە شێوەی تۆپ بێ بەڵکو دەتوانێت شێوەی دەمبڵی هەبێ یاخود شێوەکانی بە چەندی شێواز جیاوازترە بێ بەزەوانێک کە دەکەونە نزیک ناوک ئەوانە پێیان دەوترێت کۆر ئەلکترۆن و ئەوانەی کە دەکەونە بەرگی کۆتایی ئەوانە ئەو ئیلکترۆنانە کە بەشداری دەکەن لە دروستکردنی بەند و بە هەمان شێوە طبعاً ئەو مۆدێلەکە ئەریێردا دەبیندرێ ئەو مۆدێلی بۆر پێدەگرێت واتە بۆر ئەتۆمیشکی پێدەگرێت واتە ئەو ئەتۆمێکە شێوەی دیزانەکە لەلایەن بۆرەوە دانراوە مێژووی کوانتەمتان خوێندووە حتمما یەکەم جار وایان زانیوە کە ئەتۆم شێوەیەکی وەکو زۆربەی پێکاتەکەی پۆزتیڤە و لەوانەیە ئیلکترۆنەکان وەکو کشمیشک کە بەسەر کێکەوە بڵاوکرایەتەوە ئیلکترۆنەکان بەو شێوازەیە زانیویانە کە ئیلکترۆن زۆر بچووکە بەس کوتیانە بێگومان هیچ شوێنێکی کراوەی تدانێ واتە وەکو شوێنێکی پڕاپڕ هەر هەمووی پۆزتیڤە و ئیلکترۆنەکانش تەنها پێوە نووسەوە بۆ دوایە نەفەرێک کە هات تەجروبەی کرد بە ناوی جێ تۆمسۆن بۆی دەرکەوت کە نەخێر ئەتۆم لە ڕاستیدا زۆر بۆشە یعنی 99.99شی بەتاڵاییە و زۆربەی قورسایەکەشی کەوتوتە ناوکەوە و ئیلکترۆنەکان بەس باسی ئەوەی نەکرد کە ئیلکترۆنەکان چۆن بە دەوردا دەسوورنەوە بەزەوەندی باس کرد کە ئەتۆم لە ڕاستیدا بۆشایەکی زۆر گەورێ و قورسایەکی زۆرەکەش کەوتوتە ناوکەوە دواتری بۆر هات کە لە ساڵی 1911 بۆ لاوە تیۆرەکەی هەندێک بەرەو پێش برد و بۆی دەرکەوت کە ئیلکترۆنات بە دۆری چەند خولگەیەکدا دەسوڕێنەوە کوانتم میکانیکە لەلایەن شرۆدینگەر و ئەوانەوە تقریبان بەرەو پێشتر چوو بۆیان دەرکەوت کە نەخێر بەڵکو مجموعەیەک ئۆربیتاڵمان هەیە وەکو S ئۆربیتال P D F کە ئەوانە شێوەکانی لەناو سڵاریەکان ڕابردوو باسمان کرد و ئیلکترۆنانێکە لەناو ئەتۆمیشدایە بۆی کەمە ئیلکترۆنێکی لێرەوە خەڵی قەنین بینێ دەرێ تەمان ئەگە ئیلکترۆنێکمان هەڵقەن بردوانە دەرێ وزەیەکمان پێویستە ئەو وزەیە مەسەن بۆ مادەیەکی وەکو هایدرۆجن ئەو ئیلکترۆنێکە لە نزیک ناوکەکەیە تەمان بۆ خۆی هایدرۆجن لێکدانە ئیلکترۆن پێکاتوە ئەگەمانێ ئەو ئیلکترۆنشی لێ بستێنن کە لە بەرگی یەکەمی دابێ نزیکی 13.6 ئیلکترۆن ڤۆلت وزەمان پێویستە بۆی کە ئیلکترۆنێک لێ بستێن ئەو ئیلکترۆنێکە لێشی بستێنن دەبێتە ئایۆن بریتە لە ئەتۆمێک کە ژمارەی پرۆتۆن و ئیلکترۆنەکانی بەقەدێک نەبێت مەسەن لە هایدرۆجندا یەک پرۆتۆن هەیە کەواتە دەبێت یەک ئیلکترۆن بە دەوردا بسوورەتەوە ئەو کاتە ئەتۆمێکی تەواوە لە هیلیۆمدا مادەم دوو دانە پرۆتۆنمانەیە کارمان بۆ چەند نیوترۆن دەدات طبعاً کوتم نیوترۆن ژمارە نیوترۆنەکان ئایسوتۆپەکانمان بۆ دەگۆڕن سندڵێن ئەو مادەیە ئەوەندە ئایزوتۆپی هەیە بۆ چکە ئەوەندە نیوترۆن جیاوازە لە ناوکیدا کۆبەتەوە بەس مادەکان حتمما دەیە پرۆتۆنەکانیان دیاریکرابێ و ئەو ئیلکترۆنانێکە بە دەوریشیدا دەسوورەتەوە ئەگەر لە ژمارەدا یەکسان بن بە ژمارەی پرۆتۆنەکان کەواتە مادەیەکی ئاساییە نیوتراڵە بەزەگە بێت و ژمارەی ئیلکترۆنەکان زیادە کەم بن ئەو کاتە دەڵێن مادەیەکی ئایۆنە واتە ئایۆنەکەش تەمان بە پێی ژمارەی ئیلکترۆنەکان چەندانێ پێ بدەن ئەوەندە ئایۆنەکەی دەگۆڕێ بەرحاڵ لە وەرگرتنی هەموو ئیلکترۆنێک ئێمە چ دەکەین بەشێک لە وزەی لێ دەستێنین یا خود وزەی گۆردەگرێت کە لێردا بە شێوەی ئەو نیشاندراوە مان هەرچەند بەرەو بەرگی تۆکلی دەرەوەی ئەتۆمەکە بڕۆن وزەیەکی کەمترمان پێویستە بۆی کە ئیلکترۆنەکانی لێ بستێنین هەروەک لێردا دیارە ئەوە بە شێوەیەکی تیۆریش هەموو ئەتۆمێک هەتا مالە نهایە دەتوانێت بەرگی هەبێت واگەدارێت هەتا مالە نهایە دەتوانێت بەرگی هەبێت بەس هەرچەند بەرگەکان بەرەو سەر و سەرتر دەچێت ئەو بڕە وزەیە کە پێویستمانە بۆی کە ئیلکترۆنێک لێ بستێنین کەم و کەمتر دەکات طبعاً لە کوانتم میکانیکدا ئەمە چەند کوانتم نامبەرێکمان هەیە کە بە N و L و ML نیشان دەکرێت و لێردا مەسەن بۆ ئەگەر وەکو پیازێک تەسەوڕ بکەین پیازێک کە تۆکلی یەکەمی سێرکەی تۆکلی دووەمی سێمی چوارەمەوە بە هەمان شێوە لە بەرگی یەکەمیدا تەنها دوو ئیلکترۆن دەتوانێت جێبێتەوە لە بەرگی دووەمی ئەو ئەتۆمەدا کە وەکو پیاز وایە دەتوانێت هەم دوو دانە ئیلکترۆن لەناو ئۆربیتالێکدا کە بێدەکتێت ئۆربیتاڵی S کۆبێتەوە و لە هەمان کات جدا دەتوانێت ئەگە ئیلکترۆنی زیادە هەبێ بچێتە ناو ئۆربیتاڵەکەی دیکە کە دەتوانێت 6 دانە ئیلکترۆن لە خۆ بگرێت واتە تەنها لەو شێڵەدا دەتوانێت 8 دانە ئیلکترۆن لە خۆ بگرێت و پاشان لە ئەوانی دیکەش بەردەوام دەبێت بە هەمان شێوە
ئۆربیتاڵەکان لایەنە بڵێ بە چۆن ئەمە ئۆربیتالمان دۆزیێتەوە پێشتری وەکو ئەتۆم لە شێوەی چۆن ئێستا هەسارەکان بە دەوری خۆردا دەسوڕێنەوە بە دەوری ئەستێرەکاندا دەسوڕێنەوە ئەو شازە تەسەوڕ دەکرا بەس دواتری لە ڕێگای ماتماتیکە بۆیان دەرکەوت کە ئەلکترۆنەکان بۆ شوازە نینە بۆنە ئەو ئۆربیتاڵی ئێس ئەگەر سێری بکەین ئەگەر لە ڕێگای شرۆدینگەر ئیکوێژنەوە بچین حەلی بکەین بۆمان دەردەکەیت چەند شتێکمان دەست دەکەێت لەو شێوازە کە پێ دەوترێت most probable واتە ئەلکترۆن دەتوانێت بە زۆری لەو منتیقەیدا دەرکەوێت مەسەڵەن بۆم نەگەرەمە کاونتەرێکمانە بێ یاخۆ بە چاوی خۆمان سێری ناو ئەتۆمەک بکەین ئەلکترۆنەکە هەر جارە لە شوێنێکی لایەنە ببینەوە بەس کۆی گشتی ئەگە هەر لە هەر شوێنێک دیتمان ئەگەر نقطەیەک لەو شوێنەدا بنێن سێ دەکەین شێوەیەکی پاتێرنێکی لەو شێوازەمان دەست دەکەێت بۆنە لە حاڵەتی دووەمدا پاتێرنەکەمان لەو شێوازەیە لە ئۆربیتاڵی CS دا ئەگەر ئەو شوێنانێکی ئەلکترۆنەکەمان لێ بینیەوە نقطەیەکی لێدا بنێن لە ئەنجامی کۆتاییدا شێوازێکی ئاوامان داتێت کە سێ دەکەین most probable واتە زۆرترین احتیمالی ئەوەی کە ئەلکترۆن ببینەوە سێ دەکەن لەو خەتەدایە کە شێوەیەکی وەکو تۆپی هەیە وتەمان لێرەشدا ئاماژە پێکراوە بەس تەمان ئەوە S ئۆربیتاڵە لاانە لە ئۆربیتاڵەکانی دیکە جیاواز بکە وەکو باسم کرد بۆ منە لێردا ئەوە S ئۆربیتاڵەکەی کە دووبارە کراوەتەوە لە P ئۆربیتاڵدا سێ دەکەی ئەلکترۆنەکە شێوەیەکی دەمبڵی هەیە لێرە حکمی ناوکەکەی هەیە ئەو چەقە حکمی ناوکەکەی هەیە ئەلکترۆن نەگەتیڤە ناوکیش پۆزیتیڤە وایە چۆن ئەلکترۆنەکە دەتوانێت بەنا ئەو پۆزیتیڤەدا بچێتە بە لایەکەی دیکەی خۆ هەر لێر ناسوڕێتەوە بەڵکو چ دەکات دێتی ئێرەش واتە دائیمەن لێرەدا وەکو هینێکدا دەتوانێت بسوڕێتەوە بەناو ناوکیشدا تێپەڕێت لە کاتێکدا ناوکەکە بە خۆی پۆزیتیڤە و دەتوانێت کاپچەری بکات خۆ دەزانێت پۆزیتیڤ و نەگەتیڤ دەتوان چ بکەن یەکتر ڕابکێشن ئەو پێ دەکرێت تونێڵینگ ئەو ئەلکترۆن دەتوانێت بەناو ناوکدا تێپەڕێت لەوانێ هەندێک احتیمالات لە دنیای واقعیدا هەندێک دوور بێت لە ڕاستیدا مەسەڵەن تو تۆپەکە لە دیوار دەدەیت ئەو تۆپە بێگومان هەڵدەبەزێتەوە بۆ لای خۆت دێتەوە بەس لە دنیای کوانتەمدا دەڵێ ئەگە 100 جاریش تۆپەکە لە دیواردەی هەر دەگەڕێتەوە بەس لە دنیای کوانتەمدا وان نییە لە دنیای کوانتەمدا دەڵێ لەوانەیە لەو 100 جارێکە تۆپەکە لە دیوار دەدەی سەتانەوەتی بگەڕێتەوە بەس لەوانە سەتادەی ئەو تۆپە بتوانێت بەناو دیوارەکەشدا بڕوا نە تۆپەکە هیچی لێبێ نە دیوارەکەش کوم بێ واتە بۆیە تۆپەکە لە دیوار دێ یەکسەر تۆپەکەەوە خۆی لە ژوورەکەی دیکە بێتە دێ ئەوە دنیا احتمالاتە لە کوانتەمشدا ئەو شتە ڕوودەدا و مەحاڵ نییە بۆی لێرشدا ئەو ئەلکترۆن دەتوانێت بە ناوکیشدا تێپەڕێ و توانێت خولگەیەکی لە شازە دروستکە لە کاتێکشدا هیچ کاپچەرش نەبوو واتە لەلایەن ناوکەوە نەگیراوە سێ دەکە لە ئۆربیتاڵی دواتریش سێ دەکەن ئۆربیتاڵەکان شێوەکان لەو شێوازەیە لە Fدا شێوازەکانیان دەگۆڕێ سێ دەکە وەکو گوڵ و پاتێرنێکی جوانیان دروست کردووە لەوانەیە گە بیدێ کەسێکی نەخوێندەوار بڵێەوە ئەتۆم ئەوایە گەردیلە ئەوایە بڵێوەڵا گەردیلە ئەوانێ گەردیلە شتێکی خڕە و ئەلکترۆنەکە بە دەوردا دەسوڕێتەوە بەس لە ڕاستیش داوانیە بەڵکو ئەلکترۆن دەتوانێت تەنها لەو شێوازانێکی ئێستا لێرەدا دەبینین لەوانەدا بسوڕێتەوە ناتوانێت لە شێوازەکە بسوڕێتەوە سێرەکە لەوەیدا بۆنە لەو ئۆربیتاڵێکە لە جیدا نیشاندراوە بۆنە لەو ئۆربیتاڵدا تەنها دەتوانێت دوو ئەلکترۆن دەدابێت واتە ئەو ئەلکترۆن دەتوانێت یەکێکیان بە سپین ئاپ یەکیان بە سپین داون دەتوانێت بسوڕێتەوە ئەگە سێرێکی ئەوانش دوورن لێکترەوە ئەی چۆن دەتوانێت ئەو ئەلکترۆن ئەلێرەوە بێتە سەرێرە وەکو پێم گوتێ ئەوە دەتوانێت بازدا بازدانێک کە پێ دەکرێت تونێڵینگ و بە شێوەیەکی تونێڵینگ احتیمالی هەیە کە ئەلکترۆنەکە بتوانێت بێت ئێرە یاخۆدا لێرەگە سێرێکی بە تەواوی لێک دوورە بەس لە هەمان کاتشدا ئەو دنیای کوانتەمە و ئەلکترۆن دەتوانێت بە ئاسانی بازدا بێتە ئێرە بەبێ ئەوەی کە هیچ پاتێک لێرە دروستکە پات واتە ڕێڕەو واتە ئەتوو بە هیچ شێوازێک ناتوانانی ئەلکترۆن لەو فترەدا ببینی ئەلکترۆنەکە لێرە بزر دەبێت ئەلێردا دەردەکەوێتەوە بەو شێوازە ئەو پێ دەکرێت تونەڵێن لەبۆی کە ئەوەیەکی ڤیوەیەکی گشتیتان هەبێت لەسەر ئەوەی کە ئەلکترۆن چۆن بە دەوری نەوکدا دەسوڕێتەوە و ئۆربیتاڵەکان شکلان چۆنە و هەروە لێرەشدا لە داینامیک پێریۆدیک تێبڵەکەشدا بە هەمان شێوەیە سێریکەی لێردا نیشانی دا سەبۆ نەزیرکەونیە مەگە سێریکەی ئۆربیتاڵەکان لێو شێوازێ تەمان لە ئەتۆمدا ئەمە تەنها ئەوەندە ژمارەیەمان هەیە لە ناو پێریۆدیک تێبڵدا بەس لە ڕاستیدا ئێمە شتێک کەمانەیە بە ناوی مۆلیکول واتە گەرد
گرد لە چ پێکاتۆ لە چەند گەردیلەیەک پێکاتۆ کە پێکەوە لکاون و ئەو ئۆربیتاڵانێک کە ئەمە هەمانە لێرەدا کە باسمان کرد S و P D F ئەوانەی کە باسمان کرد شێوەکانمان باس کرد لە ڕاستیدا هەر ئەوەندە نینە بەڵکو دەتوانێت ئەگەر دوودانە گەردی لە پێکەوە گەردێک دروستکەن ئۆربیتاڵەکان بە تەواوی دەگۆڕن لە مۆلیکولدا ئێمە لومۆ لەگەڵ هۆمۆمان هەیە ئەمانەوە توێژینەیە کە ئێمە کردومان و بڵاومان کردەوە لەمەوە پێش ئەو بۆ مادەیەک بەنای پۆتاسیۆم ئەسیتەیت واتە هەم لە ئەتۆمی پۆتاسیۆم پێکاتوە و هەم لە مادەی دیکە پێکاتەوە گەر سێرکەین کۆمپۆزیشنەکەمان لێرەدا سێرکەین کاربۆنە هایدرۆجێنە پۆتاسیۆمە ئۆکسیجنە واتە ئەوەندە مادەی پێکەوە مادەیەکیان دروست کرد بەنای پۆتاسیۆم ئەسیتەیت و ئەوە بەشی خوارەوەی واتە ئەگەر لە گراوند ستێتدا بێ ئەتۆمەکەمان ولا ئەگزایتی ستێتیشدا بۆ شوازە دەکەی سێ دەکە ئۆربیتاڵەکان بە تەواوی جیاوازە ئەو ئۆربیتاڵانێکە لەناو ئەتۆمیشدایە زۆر جیاوازنەوەی کە ئێمە لەناو مۆلیکولەکدا دەمان بێت و دەتوانین بە چەندین توێژینەوە بە هەندێک پرۆگرامی کۆمپیوتەری دەتوانین ئێمە ئەو ئۆربیتاڵەمان دەستکەوت هەرچەند ئینەرژی گراوند ستێتەکە لەگەڵ ئەگزایتی ستێتەکە بەرزتر بێ واتە ئەلکترۆنێک بە زەحمەتتر بتوانێت بچێتە سەرێ ئەوەندا مادەکە لە گەنەرایەتەکەی کەم دەکاتەوە واتە لە مادەیەکی گێنەرەوە دەگۆڕە بۆ مادەیەکی نەگێنەر یاخۆت ئینسولەیتەر واتە یاخۆت سیمیکۆنداتۆر بۆ نەستە لەو پێریۆدیک تێبڵەدا دەبینن ئێمە هایدرۆجێن یەک ئلکترۆنی هەیە کە دەتوانێت بەشداری پێ بکات لە بۆندەکاندا لیتیۆم ئەگەرچی بۆ خۆی سێ دانە ئلکترۆنی هەیە بەس لە ڕاستیدا ئەوی کرد لە ئاوتەر مۆست شێڵدایە واتە لە شێڵی کۆتاییدا یەک ئلکترۆنە بە هەمان شێوە ئیتر مادەکانی دیکە سێ دەکەت تەنها ئەوەی کە لەو ڕێزەدایە تەنها یەک ئلکترۆنی هەیە کە بەشداری پێ بکە ئەوەی کە لە کۆڵۆمی دووەمدا دوو دانە ئلکترۆنی و بە هەمان شێوە سێ دەکەی هەرچەند بەرە ئەولاتر دەڕۆن ژمارەی ئلکترۆنەکان دەگۆڕن ئەگەمانێ ئلکترۆن کۆنفیگوریشن سێرکەین ئێمە دەتوانین بەس بەزانینی ژمارەی ئلکترۆنەکان کە لەناو مادەیەکدا ئەمە دەتوانین بزانین کە چەند دانە ئلکترۆن لە S ئۆربیتال چەندانە لە P یاخود لە D یان F کۆبۆتەوە لەوانەیە لە ئەتۆمیک فیزیکس یان لە نیوکلیر فیزیکسشدا ئەماژە پێکرابێ ئەمە لێرە زۆر تاکیدی لێ ناکەمەوە بۆنە لە لیتیۆمدا ئەگە سێریکەی دوو دانە ئلکترۆن لە S1 و یەک ئلکترۆن کە ماوەتە لەناو S2 جێگیر بوونە بۆ دەتوانین لەو شێوازەش ئێمە دەری ببڕین نوعی ڕیزبەندکردنەکەش بۆ شێوازە یەکەم جار S1 پڕ دەبێت ئەو جار S2 ئەو جار 2P ئەو جار 3S و بە هەمان شێوە یعنی بەو شێوازە کە دەتوان لە شێوەی خەتش دیاری بکەن ئەو خەتانە بۆ شێوازە دابنێن و ئەگەر مادەکەتان چەند ئلکترۆنی هەبوو دەتوان زۆر بە ئاسانی ڕیزبەندەکەی بۆ دابێت بۆ ناگە بتوانەوێ ئلکترۆن کۆنفیگوریشن بۆ مادەی ئاسن و تانتالیۆم بدۆزنەوە بە هەمان شێوە دەتوانن لەو تەریقەی سوودوەر بگرن لەو دایاگرامێکە لێرەدا ئاماژە پێکراوە یەک بەیەکی ئلکترۆنەکان دابەش بکەن تا کۆتایی دەتوانن ئەوی ببینەوە مەسەڵەن بۆ منە لەو پێریۆدیک تێبڵەشدا ئەگە سێریکەن لێرەدا ئاماژە پێکردو کە یەکەم جا مەسەڵەن یەک S پڕکراوە ئەو جار 2Sەکە پڕکراوە 2P ئەو جار 3S بە هەمان شێوە و بە هەمان شێوە بۆ تانتالیۆم و ئەو پرۆبلمانێک کە لێرەشدا ئەماژ پێکراوە لە کۆتایی فەسڵەکەدا 2.9 2.10 2.11 و 2.13 ئەوانە گرنگن تەوان لە پێریۆدیک تێبڵدا چەندین ئەومان هەیە ئەوانە پێیان دەکترێ ڕۆ ئەوانە پێیان دەکترێ ڕۆ یاخود ڕیز ئەوانە پێیان دەکترێ کۆڵۆم بە لاتینی بۆ دەرخستونە ئای واتە یەک دوو دانە ئای واتە دوو سێ دانە ئای واتە سێەوە بە هەمان شێوە ئەوانە ڕقەمی لاتینیان پێدەوترێ جا ئەوانە پێدەوترێت گروپی یەکەم ئەوە دووەمە و لێرە باز دەدەین بۆ ئێرە ئەوە 3 4 5 6 7 ئەو گروپە ئەژمار نەکرا ئەوانە پێیان دەوترێت ئینەرگاز ئینەرگاز واتە خولگەی ئلکترۆنەکانە پڕە هیچ ئلکترۆنێکە قوڵ ناکەن و هیچ ئلکترۆنیش بەتەمایل نەبدەن بۆ ئەوانە ئینەرگاسیان پێدەوترێت بەزاوین دیکەوە گروپ ئاماژەیان پێکراوە لێرەشدا باسمان کردو کە ئەوانە پێیان دەوترێت گروپی یەکەم گروپی دووەم گروپی سێم و بە هەمان شێوە بەس لە هەمان کاتدامە گروپە کەمانە پێیان دەکرێت گروپی B گروپی بیش بە پێچەوانەوە لەواتی لێرەوە دەست پێ بکە لێرە دەست پێەکە گروپی یەکەم گروپی دووەم و بە هەمان شێوە سێم و چوارم بە هەمان شێوە لێرەجاوە پێم ژماری لاتینەکان دیارە ئەو بەشە پێیان دەوترێت ترانزیشنال مێتال واتە مادانی کە گێنەرایەتی کارەبایان زۆرە
وطبعا ئەپلیکیشنەکانشی زۆر لە تەبیعەتدا دەیبینین ئەوانەی ئێرە ئەو گروپی پێیان دەوترێ ئەڵکاڵی و ئەوانە پێیان دەوترێ ئەلکالین ئەوانش پێیان دەوترێ هالۆجین ئەوەی کە لەناو ئێرەدا ئاماژ بکا پێیان دەوترێ هالۆجین ئەو مادانەی ئەلێرەشدا تەمان لێرەدا ئەگەر سێریکەی ئەو تێبڵە ئەلێرەوە دابڕدرا یان تقریبا لێرەوە نووسرا ڕێر ئێرث سیریس ئەگە سێرێکی هەمووی هێنراوەتە ئێرەدانراوەتەوە توانەوانە ئۆربیتاڵی ئفیان پێکێناوە واتە کۆتا ئۆربیتاڵی ئلکترۆنیان ئفە ئەوە لەناو زەویشدا کەمن بۆیان پێ دەکترێ ڕێر ئێرث واتە ئلیمنتێکی کەمن کە لەناو زەویدا دەست دەکەون و لێرەشدا مەجموعەیەک مادە دیکانە کە مادەی شک دەرن لە ڕاستیدا ئەگەر لەناو پیرۆتیک تێبڵدا ببینی سێرکەن لێرە وایت لێ بدەین لە ڕاستیدا ئەوایە بۆ خۆی تێبڵەکە بەس لەبەرێکە زۆر بەرفراون نەبێ ئەو دوو هینیان لا بردووە هێنایانتە خوارێ و تەنها نووسیانە ڕێر ئێرث لەگەڵ ئەکتەنایت سیریس طبعا ئەوانش لە بابەتی نیوکلێردا گرنگن ئەوانش لە هەندێک بابەتی دیکە گرنگن هەرێکە لەوانە ئەپلیکیشن و تطبیقاتی خۆی هەیە لە هەرێک لە فیلدە جیاوازەکاندا ئیتر کیمیا بێ فیزیا بێ ماتریال ساینس بێ سێرێکی ئەتۆمەکان هەرچەند لە چەپەوە بۆ لای ڕاست دەڕۆین سایزەکانیان بچووک دەبێتەوە لە کاتێکدا ئەلکترۆنەکان و هەروە پرۆتۆنەکانشیان زیاد دەکات تەمانە لێرەدا دەزانین هایدرۆجین یەک دانە ئلکترۆن هەیە یەک پرۆتۆنی هەیە لە کاتێکدا هێلیۆم دوو پرۆتۆنی هەیە واتە ئەوە دەبێت لەوەی گەورەتر بێت بەس لە ئەسڵ داوانیە هێلیۆم بچووکترە لە هایدرۆجین لیتیۆم مەسەلەن لەگەڵ بێریلیۆم و بە هەمان شوێکە ئەوا دەڕۆین هەرچەند ئەوا دەڕۆین ژماری پرۆتۆنەکان لە ناودا زیاد دەکات لە کاتێکدا سایزەکەشی بچووک دەبێتەوە هەرچەند پرۆتۆنەکان زیاد دەکات واتە چ دەکات ئەو پرۆتۆنانە ئلکترۆنەکان بەرەو خۆی زیاتر ڕادەکەشێ هەرچەند ژماری پرۆتۆنەکان لە ناودا زیاد بێت زەختێکی زیاتر لە ئلکترۆنەکان دەکات ئەو ئلکترۆنانی کە بە دەوردا دەسوڕێتەوە و هەرچەند زیاتر بەرەو خۆ ڕابکێشێتە شێڵەکان زیاتر بەرەو ناوک ڕادەکەشتن و سایزی لە کۆی گشتیدا سایزی ئەتۆمەکان بچووک دەبێتەوە ئەوەش تەنها هۆکارێکە بۆی کە هەرچەند لە لای چەپی پێریۆدیک تێبڵەوە هەڵدەکشێن بەرەو ڕاست سایزی ئەتۆمەکانمان بچووک و بچووکتر دەبێتەوە بۆمە لێرەدا تێبینی دەکرێت مەسەڵەن زۆر بە ئاشکرای دیارەکە مادەیەک وەکو لیتیۆم کە تەنها لە 3 دانە پرۆتۆن پێکاتەوە زۆر گەورەترە لە مادەیەک وەکو نیۆن و بە هەمان شێوە سێدەکە لێرەدا بە وازحی دیارەکە سایزەکە چەند گۆڕانکاری بەسەردا هاتووە ئێمە شتەکەمان هەیە لە پیریۆدیک تێبڵدا کە زۆر گرنگە طبعا ریاکتیڤیتی مادەکان پێ دەردەکەوێت ئەوەش پێ دەوترێت ئلکترۆپۆزیتیڤ لەگەڵ ئلکترۆنێگاتیڤ ئلکترۆپۆزیتیڤ واتە مەیلی ئەو مادەی بۆی کە ببێ بە پۆزیتیڤ واتە مادەکە پێ خۆشە بێت بە پۆزیتیڤ ینی ئێلمنت چۆن دەبێت بە پۆزیتیڤ بۆ خۆتان دەزان ئەوانەی کە لەنا ئەو خشتێدایە هەمیان نیوترال واتە ژمارەی ئلکترۆنەکان یەکسانە بە ژمارەی پرۆتۆنەکانی بەس چ دەکەن هەندێک لەو ئێلمنتانە پێیان خۆشە ئلکترۆنەکانیان لەدەست بدەن هەندێک پێیان خۆشە ئلکترۆن وەربگرن ئەوانێکی پێیان خۆشە لە دەستی بدەن بە لە دەستدانی ئلکترۆن دەبنە پۆزیتیڤ ئایۆن و ئەوانێک کە وەریشی دەگرن دەبن بە نێگاتیڤ ئایۆن و ئەوانێک کە حەزیان لێ بە نێگاتیڤ پێیان دەوترێ ئلکترۆنێگاتیڤ و ئەوانێک کە حەزیان لێ لە دەستی بدەن پێیان دەوترێ ئلکترۆپۆزیتیڤ طبعا زیاتر بە ئلکترۆنێگاتیڤیتی شتەکان ئاماژە پێ دەکرێت هەرچەند لە لای چەپی پیریۆدیک تێبڵەوە بەرەو لای ڕاست هەڵکشێن یاخود لە لای خوارەوە بۆ سەرێ بڕۆین بڕی ئلکترۆنێگاتیڤیتی مادەکان زیاد و زیاتر دەکات بۆمە لێرەدا فلۆر زیاترین ئلکترۆنێگاتیڤیتی هەیە لە چاو ئێلمنتەکانی دیکەی ناو پیریۆدیک تێبڵەوە لە دوای ئۆکسیجن و بە هەمان شێوە طبعا بەپێ ئەو تایبەتمەندیە مادەکە دەتوانن ڕێئاکتیڤیتیان زیاد دەکات مثلا ئەگەر بۆنە چانسێکی هاوشێوە بۆ مادەیەکی وەکو کاربۆن و فلۆر پێکەوە بڕەخسێن بێگومان فلۆر سەریعتر پەلەماری مادەکە دەدا و ڕێئاکشنی لەگەڵ دەکات ئەگە هایدرۆجینێک بێنی لەگەڵ کاربۆن و فلۆری دابنێ زۆر بە سەریعتر فلۆرەکە ڕادێکێشە بۆ خۆی هەتا کاربۆنەکە بۆ خۆی ڕایبکێشە بۆن چییە؟ کاتێککە مدانە ئێلمنت پێکەوە دەلکێن سفەتە فیزیایەکانیان دەگۆڕێت بەتەمان سفەتی کیمیایەکانشان دەگۆڕێت مەسەڵەن بۆ منە هایدرۆجین و ئۆکسیجن بۆ خۆتان دەزانن کە ئەو دوانە لە هەوادا هەیە کاتێک ئەو دوانە پێکەوە دەلکێن لە شێوەیەکی کۆڤالەنت بۆند یەکتر دەگرن مادەیەک دروست دەکات بە ناوی ئاو
یاخۆت H2O کە مادەیەکی تەواو جیاوازە لە هایدروجین بە تەنها و ئۆکسیجن بە تەنها. تەوانە کاتێک کە بۆندێک دروست دەکەن کاتێک ئەو دوو مادەیەک لێک جیا بکەوە وەک سپرینگێک وایە پێکەوە نووساوە بە سپرینگێک پێکەوە نووساوە هەرچەند لێکی دوورکەوە ئەو دوو ئەتۆمانە ئەتراکشن فۆرسەکەیەوە تا هێزێکی ڕاکێشانەوە هەیە کە وا دەکەم محاولە دەکا جارێکە بۆ لای یەکتر بێن وەکو سپرینگێکە کە ڕادێکەشی پێخۆشە بچێتەوە حاڵەتی یەکەمی خۆی و ئەگەر بێت ئەو دوو ئەتۆما کە پێکەوە بۆندێکیان دروست کردووە زەختان لێ بکەن بۆی کە زیاتر بەرەوە یەکتر بڕۆن ڕیپارشن فۆرسە دروست دەبێت واتە هێزێکی دافعەت دروست دەبێت کە لەلایەن ناوکی مادەکەوەیە و دەبێتەوەی کە ئەتۆمەکان لێک دوورکەونەوە بۆیە لە شێوەیەکی ئاسایی لە حاڵەتێکی ئیعتیدالدانە و ئەتۆمەکان دەتوانن لەو شێوازە بمێنەوە چۆن دەتوانین ئێمە وا بکەین کە ئەو دوو مادەیە لێک بترازێن مەسەڵەن بۆنە دەتوانین بە گەرمکردن کاتێک گەرمیان دەکەن ئەو دوانە ڤایبرێت دەکەن ڤایبرێشن واتە احتزاز دەکەن لە جێی خۆیان لەرە لەر دەکەن کاتێکە لەرە لەر دەکەن لێک دوور دەکەونەوە کە لێک دوورکەوتنەوە گەرمیەکەمان زیاد و زیاد کرد لێ گەرمیەکەمان زیاد کرد لەرە لەرەکە زیاد دەکات تاوای لێدێ ئەوەندە لێک دوور دەکەونەوە کە بەندەکە بە تەواوی دەشکێت مەسەڵەن بۆنە لە بەهەڵم بوون ئێمە ئەو حاڵەتە دەبینین مەسەڵەن لە ڕیاکشنەکانی دیکەی کەمە لە کیمیادا هەمانە تێبین دەکەن کە بەهۆی گەرمکردیان بەهۆی هەر حاڵەتەکەمە دەتوانین بەندەکان بشکێنن یەکەم بەند کەمە دەمانێت دراسی بکەین و پێ دەوترێت پرایمەری ئینتەر ئەتۆمیک بۆند پرایمەری واتە سەرەتایی واتە ئەو نوع بەندانە بەندێکی سەرەتاییان پێ دەوترێت یەکەمیان پێ دەوترێت ئایۆنیک بۆند ئەتۆمێک کە پۆزیتیڤە واتە پۆزیتیڤ واتە بۆتە ئایۆن واتە ئێلکترۆنێکی لەدەست داوە بۆتە پۆزیتیڤ و ئەتۆمێکیش کە ئێلکترۆنێکی وەرگرتووە کە بۆتە ئایۆنێکی نێگەتیڤ پێکەوە چ دەکەن یەکتر ئەتراک دەکەن چکە یەکیان نێگەتیڤ یەکیان پۆزیتیڤە بە پێ قانونی کۆڵۆم چ دەکەن هێزێک دروست دەکەن پێ دەوترێت کۆڵۆمز فۆرس لێرەدا ئاماژە پێکراوە و ئەو دوو مادانە پێکەوە دەرکێندرێن مەسەڵەن لەو ئەنیمێشندا ئەگە سێری بکەین ئەو دوو سەگانە یەکێکیان ئێلکترۆنێکی یەکێکیان ئێلکترۆنەکەی دیکەشدا ئەوەی دیکە وەردەگرێت دەبێتەوە ئەوەی کە ئەو سەگەی دیکەش وابەستە بکە بە خۆیەوە و بە هەمان شێوە لێرەشدا لە مادەی بۆندی ئایۆنیکیشدا ئێمە بە هەمان شێوە دەبینن لە NaCl دا NaCl سۆدیۆم کلۆراید سێدەکەی ئێلکترۆنێک لە سۆدیۆمەوە دەچێت بۆ کلۆر بۆ چکە کلۆر ئێلکترۆنەگەتیڤێتەکەی زیاترە ئەوەتە مەیلی بۆ ڕاکێشانی ئێلکترۆن زۆرترە و سۆدیۆمیش بە هەمان شێوە پێ خۆشە ئێلکترۆنێک لە دەست بدە بە لە دەستدانی ئێلکترۆنەکە ئەوی دیکەش ئێلکترۆنەکە وەردەگرێت ئەوە دەبێتە نەگەتیڤ ئەوی دیکە دەبێتە پۆزیتیڤ و بخۆتان زان بە پێ قانونی کۆڵۆم کاتێک پۆزیتیڤ و نێگەتیڤێک لەکن یەک بن یاسای کۆڵۆم لەسەریان تەطبیق دەبێت و دەبێتە هۆی کە یەکتر ڕابکێشن طبعاً ئەو مادانێکە ئایۆنیک فۆرسیان لە بێندایە واتە بەندێکی ئایۆنیکیان هەیە یەکێک لە ئەوەکانیان تایبەتمەندەکانن ئەوە هەیە کە زۆر بە ئاسانی دەشکێن بۆ دەشکێندرێن چکە لەو ئەنیمێشندا دەبیندرێت کاتێکەمە چەکوشەکیان لێدێن چ دەبێت چەکوشەکەی لێدێن چ دەکەین نێگەتیڤ لە بەرامبەر نێگەتیڤ نێگەتیڤ لە بەرامبەر نێگەتیڤ چی لێدێ پێشتری پۆزیتیڤ و نێگەتیڤ یەکتریان ڕاگرت بوو بەس کەمە چەکوشەکەمان لێدان نێگەتیڤ لە بەرامبەر نێگەتیڤ پۆزیتیڤ لە بەرامبەر پۆزیتیڤ یەکتر دەفع دەکەن و دەبێتەوە ئەوەی کە مادەکە بە ئاسانی بشکێنرێت بۆیە زۆر بە ئاسانی یەک بە یەک چەکوش دەتوان مادەیەکی ئایۆنیک بە ئاسانی بشکێن ئەگزامپڵێک هەیە لەو ئەگزامپڵەدا دوو مادەی کە یەکێکیان ئایۆنێکی پۆزیتیڤە یەکێکیان ئایۆنێکی نێگەتیڤە بە نمونە بێننەوە یەکێکیان سایزی 0.138 یەکێکیان 0.196 نانۆمیترە واتە بەو سایزانی ئەو دوو ئایۆنێکە هەمانە ئەو فۆرسە ئەو هێزێک کە لە بینی ئەو دوو ئایۆنەدا ببینەوە بزان ئایا بە چ هێزێک یەکتر ڕادەکێشن طبعاً لە قانونی کۆڵۆمز فۆرسدا هەمانە تێرمەکمانێکە پێ دەوترێت کەی یاخود نۆ جاران دەتوان نۆ واروە ژمارە ئەو ئێلکترۆنانێکە لە دەستی داوە مادەی یەکەم ژمارە ئەو ئێلکترۆنانێکە مادەی دووەم وەری گرتووە واتە چەند جار نێگەتیڤ بێ ئەوەندە لێر دەنووسێتەوە و بۆ خۆشتان دەزانن کیو واتە بارگەی ئێلکترۆ کاتێککە ژمارەکان ڕپلێس دەکەینەوە دادێنینەوە لە کۆتاییدا ئەنجامێکمان دەست دەکەوێت کە بە نیوتنە طبعاً لە وەکو کلاس ئەکتیڤیتیش ئەوم بۆ داناون کە بۆ مادەی خوێ کە لە NaCl پێکاتوە
ئێنەیەکە پۆزیتیڤە CL نێگەتیڤە و دایمیتەرەکانشان بۆ شازە دراوە ئەو محاولەکەن بە سوودوەرگرتن لە کۆلۆمز فۆرس بڕەکەی ببین نەبزانە چەندەکە وەروە لە کۆتایی کتابەکەشدا چەند پرۆبلەمێکی تێدایە 2.15 2.16 لەگەڵ 2.17 ئەوانە گرنگن تکایە حەلیان کەن بەردێک کە پێدەکرێت کۆڤالنت بۆند لە کۆڤالنت بۆندا هیچێک لە ئەتۆمەکان ئەلکترۆن لەدەست نادەن واتەوەکو ئایۆنیک نییە یەکێکیان لەدەستی دەیەکیان وەری بگرێ پۆزیتیڤ وەکو نێگەتیڤێک دروستکەن بەڵکو چی دەکەن ئەوانە بە شێوەیەکی هاوبەش ئیش دەکەن واتە مەسەڵەن بۆ لەو مادەیەدا ئەگە سێریکن ئۆکسیژن لەگەڵ ئەو ئۆکسیژنە هەردووکیان دوو ئلکترۆن بە هاوبەش بەشداری پێک دەکەن و چ دەکەن مۆلیکولێک دروست دەکەن بە ناوی O2 ئەو هەوایەکی ئێمە ڕۆژانە هەڵی دەمژین پێدەکتر O2 کە 121 ئەتمۆسفێری پێکەنەوە و بە ئاسانی دەتوانین هەناسە بدەین ئەگە خوا نەخواستە ئۆکسیژن لەو شێوازە توانی بە کۆڤالنت بۆندێک دروستکە ئێمە هەتا ئێستا هیچمان لەسەر دنیادا نەبین واتە ئەوەندە گرنگە ئەو مۆلیکولە لەناو ژیانی زیندەوەراندا نەبێتەوە ئەگە تەنها ئۆکسیژنێک بە تاقتە نەبێ ئۆکسیژنێک بە تاقتە نەبێ پێدەکترە ڕادیکاڵ ئەو ڕادیکاڵە دەتوانێت کە لەناو جەستەی ئینساندا زۆرجار ڕادیکاڵ دروست دەبێت ئەو ڕادیکاڵە تەئسیرێکی خراپ و ساید ئیفێکتی هەیە لەسەر جەستەی ئینسان و بە هەمان شێوە ئەگەر سێدان ئۆکسیژن پێکەوەیەک بگرن ئۆزۆن دروست دەکەن هەرچەند ئۆزۆن لەناو بەرگەهەوادایە بەس بۆ ئینسان کە هەڵبمژێ ئەویش خەتەریاتێک دروست دەکات لە کۆڤالنت بۆند تەمان لە نایترۆژندا لە زۆرێک لە گازەکاندا بەدی دەکرێت مەسەڵەن بۆنە لە ئاویشدا تەنها ئەوە نیە کە ئەتۆمەکان هاوشێوە بن بەڵکو زۆرجار چەند ئەتۆمێکی جیاواز وەکو هایدرۆجن ئۆکسیژن یەک دەگرن کۆڤالنت بۆندێک دروست دەکەن و مۆلیکولێکی ئاو دروست دەکەن بە ناوی H2O وەسێ دەکرێت لە مادەی دیکەشدا بە هەمان شێوە ئەو شتە بەدی دەکرێت بۆنە لە مادەیەکی وەکو کاربۆن کە یەکتر دەگرێت ئەڵماس دروست دەکات سێ دەکرێت نوعی پێکاتەکەی نوعی بۆندەکانی بەندی کۆڤالنتە هەروەک چۆن لە ئاودا کۆڤالنتە لێرشدا کۆڤالنتە بەڵام ستراکچەرەکەی بێگومان جیاوازە ئەو ستراکچەرەی تەنها ستراکچەرەکان جیاوازەکە لەلایەکی ئەڵماس دەتوان دروستکە لەلایەک دەتوانێت گرافیت دروستکە نوعەکە لە بەند پێدەکرێت مێتاڵیک بوون لە مێتاڵیک بۆندا ئێمە نە پۆزیتیڤ و نێگەتیڤمانەیە کە ئایۆنیک بۆند دروستکە نە ئەوەیە کە ئەتۆمەکان پێکەوە ئەلکترۆنێکیان بە هاوبەش دانابێت بەڵکو ئەو ئەلکترۆنانە لەنا ئایۆندا سربەست بەڵام چونکە هەرێکە لەو ئەلکترۆنە چەندین ئەلکترۆنی لێدەستدا هەرێکە لەو ئەتۆمانە چەندین ئەلکترۆنی لێدەستدا ئەو ئەلکترۆنانە کە بەجێ دێڵێن ئەتۆمەکە لە ڕاستیدا لە شێوەی پۆزیتیڤ دەردەکەوێت چونکە کاتێکە نیوترال ئەتۆم ئەلکترۆن لەدەست دەدا دەبێتە پۆزیتیڤ و ئەلکترۆنەکانی دیکەش پێکەوە هەر هەمان وەکو ڕووبارێک وانە کە بەناو ئەو پۆزیتیڤاندا دەپڕن بەس ئایا چۆن تەئسیران هەیە ئەوانە پێکەوە یەک بگرن تەمانە وەکو چەسپە گوایە کاتێک ئێمە دێن دوودانە مادە بۆکو چەسپ پێکەوە بلیکەین تەمانە ئەلکترۆنە کە بەناو لە بینی ئەو دوو پۆزیتیڤە دێت و دەچێت چ دەکا هەم ئەو پۆزیتیڤە بەلای خۆڕا دەکەشێ هەم ئەو پۆزیتیڤش بەلای خۆڕا دەکەشێ کە دەبێتە ئەوەی کە وەکو چەسپێک ئیش بکە بۆی کە ئەو پۆزیتیڤ کۆڕانە پێکەوە بلیکێنن و چەند مواصفاتێکی دیاریکراو هەیە یەکێک لە مواصفاتەکانی مادە میتاڵەکان کە متالیک بۆندیان هەیە ئەوەی کە دەتوانێت بە ئاسانی بە چەکوش لیان دەی لە شوێنە خۆیان دەقوپێن بەڵام ناشکێن و کارەکەش ئەوەی کە بەندی نێوانیان بەندێکی میتالیک بۆندە هەوڵدەن وەکو هۆمۆرک پرۆبلەمی 2.22 لەناو ئەوکاندا ئاماژە پێکا حەلیکە نوعەکەمان هەیە لە بەند پێدەکترێ سکەندەری بۆند سکەندەری بۆند ئەوە نییە کە نە میتالیکە نە ئایۆنیکە نە کۆڤالنتە بەندێکی زۆر زەعیفە بەڵام زۆر مؤثیرە لە ڕاستیدا بۆنە زۆرێک لە ئینەرگاسەکان ئەوانێک لە کۆتایی پێریۆدی تێبڵدا هەیە زۆرجار بەند دروست دەکەن بەس بەندەکانیان بەندێکی زەعیفە یاخۆ ڤاندەرواڵس بۆندە یاخۆ سکەند بۆندیش پێدەکرێت تەمانە بەندانە چۆن دروست دەبێت لە ڕاستیدا ئەتۆمەکان زۆرجار ڤایبرێت دەکات کە ڤایبرێشن دەکات ئەتۆمەکان لە جێی خۆیان لەوانەیە ئەلکترۆنەکە بۆ ماوەیەکی زۆر کورت شتێک دوور بکەوێت دایپۆڵێکی دروست بکرێت دایپۆڵ واتە لە دوودانە پۆل پۆزیتیڤ و نێگەتیڤ پێکاتەوە کاتێک کە دوودانە مادە مەسەڵەن بوونە هایدرۆجنەکە لە نەزەر بگرین لە دایپۆل پێکدێت سێ دەکەی پۆزیتیڤەکە لەگەڵ نێگەتیڤەکە یەکتر ڕادەکێشن و ئەو ڤاندەرواڵسە دروست دەکات کە هێزێکی زەعیفە و جێگیریش نییە واتە بە ئاسانی دەتوانێت لەناو بچێت
مثلا ئاتۆمەکمانەیە کە دایپۆلە لە ئەسڵدا بەس ئەتۆمەکمانەیە دایپۆل نییە بەس لە زەمانێکی کووردا ڤایبرێت دەکا لەو زەمانە کورتێدا کە ڤایبرێت دەکاواتە چ دەکا شێوەی سێرکولاری خۆی لێدەست دەدا شێوەکەی حاڵەتێکی لێو شوازە وەردەگرێ یەکسە پۆزیتیڤەکە لەگەڵ نێگەتیڤەکە یەک دەگرن و کە پێدەکترێت بەندی ڤاندەر واڵز بەس تەمام وەکو پێم گوتن ئەو ماوەیەکی زۆر کورت دەخانێ لەوانێت لە فرێکشنێک لە چرکەیەکدا ئەو شتە لە ناو بچێت هەرچەند بەڕاستی گرنگیشە مەسەن بۆ ئێمە لە لێردا تێبینی دەکەین کە مەسەن بۆ مادێکە کلۆر و مادێک کە ڤایبرێت دەکات لە کورتەیەک لە زەمەندا یەکتر دەگرن بەس لە مادێک وەکو ئاودا ئەگە سێریکەین ئاو کە بۆ خۆی هایدروجین و ئۆکسیجنەکان لە شێوەی کۆڤاڵەنت بۆندێک تیان گرتووە بۆندێکی بەقووەتە بەسەدەکە خودی ئاوەکە ئۆکسیجنەکە لەگەڵ هایدروجێنی مۆلیکولەکە بەندێکی زەعیفیان دروست کردووە کە تەسیری هەیە لەوەی کە ئەو دوو مۆلیکولێکەوە بە شێوەیەکی کورت ماوەش یەکتر بگرن شێوەیەکی لیکویدی دەداتێت ئەو ئاوەکە ئێمە دەیخۆینەوە ڕۆژانە ئەو بەندانە بە شێوەیەکی زەعیف پێکەوە لێکێنراون واتە لە ماوەیەکی زۆر کورت بەندێکی بچووک دروست دەکەن و بە هەمان شێوە زۆر بە سەریعی و بەندە دەشکێتەوە بەس بە کۆی گشتی سەرەکەی حاڵەتێکمان دەداتەکە حاڵەتەکەی لیکویدە ئەو ماددانی کە ئەو خصلتیان تدا ئەو تایبەتمەندیان تدا سەرەکەی لە گەرمێکی نزمدا دەتوانن بە هەڵم بن شتێکمانێ بەنای مۆلیکول واتە گرد بریتێ لە چەند گەردیلەیەک پێکەوە لەکێنراون بەیەکێک لە بەندەکانی پرایمەری بۆند یەکتریان گرتووە و توانویانە مادەیەکی کیمیایی دروستکەن کە لە مادە سەرەتاییەکانی جیاوازە بۆ نەگەلەیە سێریکەن زۆربەی ئەوانە کە لە هەوادا دەیبینی وەکو F2 O2 S2 و بە هەمان شێوە یاخود ئەوانەی کە بە شێوەی کۆمپاوند وەکو S2O CO2 و بە هەمان شێوە ئەوانە هەر هەمیان مۆلیکولیان دروست کردە مثلا بۆ ئەو پێدەکرێت مۆلیکولی ئەو مثلا CO2 معروفە دوان ئۆکسیدی کاربۆن و بە هەمان شێوە هەرێکە لەوانە شێوەی ستراکچەرەکانیان جیاوازە و سەدەکە تایبەتمەندەکانشان زۆر جیاوازە دەتوانن زۆر بە ئاسانی هەرێکە لەو مۆلیکولانە بۆ خۆتان دروستی بکەن بە بەرنامەیەکی وەکو کیم درۆ دەتوان دروستی بکەنەوە یاخود ئەگە بتانێت تایبەتمەندەکانی بە شێوەیەکی پێشکەوتوو لە کۆڵنەوەیەکی تیۆری بۆ بکەن دەتوان بە بەرنامەیەکی وەکو گاوسیان لە کۆڵنەوەی بۆ بکەن و لە شێوەی مەقالات و توێژینەوە لە شوێنەکان بەستانە بڵاوی بکەنەوە و پرۆبلەمی 2.24 داخڵە بە بەداریتان ئەوانە کۆنتاکت ئادرسەکانی منن هەر کەسێک لە هەر کاتێکدا پێویستی بە یارمەتی هەبوو ئەم پرسیارێکی تایبەتمەند هەبوو لە سەر دەرسەکە دەتوانێت بۆ ئیمێڵانە پەیوەندی پێ بکە یاخود بە ڤایبەرەکەم دەتوانن نامە بۆ بنێرێ دەتوانن بۆ مەسنجەرەکەم نامە بۆ بنێرن یاخود بۆ ریسەرچگەیتەکەم یاخود بۆ مەندەلیەکە یاخود پابلۆنەکە دەتوانن فۆلۆم بکەن لەو لەوانەدا ئیتر لە هەر کاتێکدا ویستان دەتوانن بچنە ناو کلاسڕوومەکە و بەلانی کەم لێوەدا ئەگە کۆمنتێکیشم بۆ بنووسن ئەمە سەریع ئینشەڵڵا هەوڵ بدەم وەڵامتان دەمەوە دەستان خۆش بێ خاتومە یادای خاتی و سۆزی کە بەشداریتان کرد و کاتتان بۆ دەرسەکە دانا خۆش بێ خواگەدارت بێت خوان لەگەڵ